پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوەیە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. کارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنە ڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەک تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 9 ئۆکتۆبەری 2024 لا سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ساڵێک بەسەر جەنگ لە غەزە و فراوانبوونەوەی فەزای جەنگ لە ناوچەکە بابەتمان دەبێت. پاشان سەبارەت بە هەڵبژاردن سەرەتا لە دیدی کرێکارانەوە، کرێکارانی کوردستان و هەڵبژاردن یەکێکی ترە لە تەوری قسە و باسەکانی ئەمڕۆمان و هەروەها شانسی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە هەڵبژاردنەی بەڕێوەی لە کوردستان بەرنمەیەکی ترمان دەبێت. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەوانەی ئێوە بە کۆمنتێک دەیخێنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵە بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە هەڵسەنگاندن و قسە و باسێک لەسەر دۆخی ناوچەکە و بەتایبەتی کە ساڵێک بەسەر جەنگ لە غەزە تێپەڕیەوە، هەروەها فەزای جەنگ لە ناوچەکە بە دەرەجەیەک هەستەکەی فراوان بۆتەوە. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوارە باش و سپاس کە ئەم جارش بەشداریت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئێوارە ئێوەش باش و سپاس بۆ بەرنامەکەتان و هیوادارم بتوانین ئێوارە باسێکی سەرکەوتوو بەجێبگەێنین.
حوتی ئۆکتۆبەر واتە دوو ڕۆژبەر لە ئێستا ساڵێک تێپەڕی بەسەر هێرشەکەی حەماس و دواتریش ئەو هێرشانەی ئیسرائیل لە بەرامبەریدا بۆ سەرکەرتی غەزە ئەنجامیدا. ساڵێک دواتر زیاتر لە 40,000 کەس گیانی لە دەستداوە کە زۆرێکیان ژن و مناڵن لە غەزەدا، دەیان هەزار کەس بریندار بوون و باس دەکرێت زیاتر لە ملیۆنێک کەسیش ئاوارە بووە لە غەزەیە. بەڵام لە جەنگی نێوان ئیسرائیل و حەماسدا ئەتوانین بڵین پاش ساڵێک لەم ڕووداوانە کێ براوەی ئەم جنگێتە ئێستا؟ پێش هەموو شێ پێویستە ئاماژە بۆ بین کە ئەمە شەڕی ئیسرائیل و حەماس نییە. ئەم تعریفە بەمانایەک ڕەنگە زۆر لایەن بیکەن حتا لە چاپەکانیش بۆی کە ئەمە شەڕی دوو لایەنی ترۆریستیە، لایەنێکیان ئیسرائیلە لایەنەکەی تریان حەماسە. واقعەتەکەی ڕەنگە ئەوەی کە کارێکە حەماس کردی لە بەرامبەر ئیسرائیلە وەکو بەشێک لە مەقاومەیە لە فەڵەستینە، وەڵحاصڵ مەسەلێکی چەند ساڵەیە. ینی ئەمە ناکاتە ئەوەی کە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر غەزە تەواو وێرانی بکە و ئەو ژمارە زۆری کە تۆڕێت و ئاوەری کە هەیە بەدوایە بێت. واقعەتەکەی وەیە کە ئیسرائیل ئەمە هێرشی ئیسرائیلە بۆ سەر غەزە و کوشتاری بە کۆمەڵی دانیشتوانی غەزە هەوو مەسەرەکەشەوەی لەوایە کۆبەتەوە چوی من کە تا ئێستا لە تاریخی دەسەڵاتی ئیسرائیلەکانە دان بە دامەزانی دەوڵەتی فەڵەستینیان. ئەمە کێشەکەی دروست کردووە، ئەمە کێشەی ئەستەیە کە هێزێکی وەک ئیسرائیل، حکومەتێکی وەک ئیسرائیل ئامادەیەک ئەو کوشتارە زۆرە بکە، ئامادەیە کە ئەم وێرانکاریە بکە، ئامادەیە کە جۆرەهان جەبهەوە شە بکە، هەر لەبەرەوەی تەنها لەوەی کە کێشەیەک لە ناوچەکەیە هەیە کە کێشەی فەڵەستینە بێوەڵام بهێڵێتەوە یا بەم شێوەیە مامەڵی بکە. ئیسرائیل بۆ خۆی قەڵایەکە یا سەنگەرێکە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ڕۆژاوە بۆ ئەو کێشمەکێشەی کە بۆ ئەو کێشمەکە ناوچەی ڕۆژڵاتی ناوڕەستا پیادەیەکەن. ینی ئیسرائیل پاشکۆی سیاستەکانی ئەمریکا و وڵاتانی زلهێزی دنیاە وەکو قوتبێک لە ناوچەکەیە کە لە بەرامبەر ئێرانە، لە بەرامبەر سعودیا، لە بەرامبەر وڵاتانی عەربیە، لە بەرامبەر مەقاومەی خەڵکی فەڵەستینە. عموماً بەمانایەک ئەم شەڕی دوو لایەنی ترۆریستینە، داگیرکاری و هەڕەشە و هێرشی ئیسرائیل بۆ سەر دانیشتوانی غەزە و دانیشتوانی فەڵەستین. نزیک ساڵێک کە ئەم هێرشانە دەستی پێکردووە لە دوای غەزە هێرشکراوەتە سەر باشووری لوبنانەوە، لەوێش کارەساتێکی زۆری مرۆیی قەوما و بە دواشیدا ئەوەی کە حسەین نەسڕوڵڵا سەرۆکی حیزبوڵڵا کوژراوە زۆرێکی تریش لە قیادەکەی. هەستەکەی کە فەزای جەنگ فراوان بووتەوە دوای ئەوەی کە ئێرانیش هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل و ئێستا چاوەڕوانی وەڵامی ئیسرائیلی. ئێوە لە زۆر چاوپێکەوتن و لە دواندا باستان کردووە کە ئاراستەیەک هەیە بۆ ئارامبوونەوەی ناوچەکە، بەڵام ئەم هێرش و جەنگ و موشک و چاوەڕوانی تۆڵەیە فەزای جەنگی زیاتر کردوێتەوە. ئێستا چی هەر ئەم ئاراستەیە بۆ ئارامبوونەوە لە ئارادایە یان فەزای جەنگ زاڵترە؟ بۆچوونی من پێ هەموو شتێک ئەو بڵێم بەرنامەی ئارامکردنەوەی ناوچەکە بەرنمەیەکی استراتیژی و درێژخایەنە. ئەمانە ئەو هەموو شێک لە باسی ئەو ئارامبوونەوە باسیەوەمان کردووە کە گرێگۆڵ لە بەردەمیا هەیە، گرفت لە بەردەمیا هەیە. ئەمە یەکێکە لەو گرفتانە کە گرفتێکی جددیە و نەبێت کە نەبێ، بەڵام حوبەتە بە دوای کۆتایی ئەمە ئەو پرۆسەیە هەر بەردەوامە بێت. ئێستا باسەکەمان بینەوە سەرەوەی کە دوای ئەوەی بەڕبەبووچینی من دوای ئەوەی ئیسرائیل لە ئەودا وێرانکاری لە غەزە کردی، ئەو کوشتارە زۆری لە غەزە کردی و غەزەی وێران کردووە، جۆرێک تووشی ڕوبەڕووبوونەوەیەکی ناڕزایەتی جەماوی لە جیهانە کە ئیسرائیلی بردە دواوە، ئیسرائیلیشکان ئیسرائیل تووشی قەیرانێ کرد و حتا لە ناوخۆی ئیسرائیل ناتانیاهۆ تووشی قەیرانێ بۆ کە چۆن وەڵامی ئەو ئاڕاستەیە باتەوە کە بەحساب لە ناوبردنی خەڵکی غەزە ئەو کەسانی کە بەبارمتە گیراون لە لای حەماسەوە دەستی کەوێتەوە. لەم بارەیەوە نەیتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ جگەل لە وێرانکاری و کوشتارێکی زۆر و بۆ هەڵسانەوەی بۆ دەربازبوون لەم کێشەیە یا هەڵسانەوەی ئەو مۆقعی کە تێکەوتووە باری شەڕەکەی گۆڕی بەرەو لوبنان، لەوەی کە لەو بارەوە مەسەن کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و کوشتنی ئەوانی تری دوای ئەو کە
کە بۆچوین بەمە توانی لەباری سەربازی و عسکەری و نەکمانەی لەوای عسکەریەوە سەرکەوتنیە بەدەستبێنێ و شەڕەکە بەرفراوانکە ئەم بینی بە کۆتایی هەوڵدان بۆ کۆتایی هێنان بە حەماس بۆ وێرانکاری کە کردی نەیتوانی ئەعلانی سەرکەوتنی خۆی بکە ئەو بەسم بۆ نمونە پێی وابوو بەچوی من ناتانیاەوە لە ماوەی 2 مانگ 3 مانگە ئەو شەڕەتەواوەکە و دەستکەوت و سەرکەوتنیش گەورە بەدەزێنێت بەڵام بۆ ئەوەی کە لەم ئەزمەیە بێتە دەرەوە ناچار و ئێران تێوە بلێنێ و حیزبڵاتیەوە بلێنێ و شەڕەکە فراوانترکە بۆ ئەوەی کە لەو قەیرانە دەچێت لە هەوڵی ئەمە ینی واقعەتی هەڵگیرسانی شەڕێکی ناوچەیی لە قازانجی هیچ لایەکیان نییە لە قازانجی ئێرانە نە لە قازانجی لوبنانە نە لە قازانجی هەتا بەڕادەی ئەمریکا نایەوێت شەڕێکی گەور ناوچەکەیە بێتە پێشەوە یا پێشبینی و کاکەس شەڕێکی گەوربە بەڵام ئەو قەیرانی کە ئیسرائیل تێکەوتو نەتەنەها تێکەوتووە هەوڵەیە کە ئەم بەم شێوەیە وەڵام بەم قەیرانی باتەوە کە ئەجا چەند سەرەکەوێت چەند سەر ناکەوێت ئەو ئاراستەیە بەرەوکوێیان ئەبە ئەوە شەڕە کۆتایەکەی ناتوانێت سان بڕێڕا بڵێ معلوم بێت چۆنە بێت چەنە سەر ناتانیاەوە سیاسەتیەوەی کە هەوڵەیە لە ئەو پاشکۆیانی ئێران لە حەشدی شعبی لە حوسیەکانی یەمەن لەو هێزە عسکەریانی کە تابعی ئێران و لە سووریان و بە تایبەتی حزبی داوا کە هەرە گەورەترینیان و بارستریانە کە پاشکۆی تەواوی ینی هێزێکی ئەمەە بتوانە بوو کە ئێران ئەتمادی گەورەی پێبوو حتا ئەم هێزی حزبوڵایەت تەسیر و ڕێخەری بەشە لە ناو حوسیەکان لەگەڵ حەشدی شعبیە لە عێراقا هەمان لەما کاتە لە سووریا دەوری ئێرانێ بینی بە شێوەیەکی کات بەڵام ئەم زەربەدانەی ئەم گورزەی کە ناتەنەوە هاویشتی لە مقابل حزبوڵایە جۆرە معادلەکەی گۆڕی هاوکێشەکەی گۆڕی جۆرە دۆخەکە ئەتوانم بڵێم عکس بۆتەوە ناتانەوەی بردوتە پێشەوە بەڵام ئەمە کۆتایی شانۆکە نییە ئەمە کۆتایی سیناریۆکە نییە سیناریۆکە ئەوەیە کە ئیسرائیل ئەوێ بە هەر شێوەیە بێ بە هەر جۆرە ئێران بگرێتە ناو ئەم شەڕەوە و بەتایبەتی دوای ئەوەی کە بەگە بتوانێ ئەو هێزانی کە پاشکۆی ئێرانن لە ناوچەکەیە ئەوانە لاواسکە ئەوسا دەرگای بۆ کرێتەوە یا فرسەت ڕاکێشە کە ئەگەر پێویستکە یاخۆگە بێ جۆرێک وەکو قەڵایەک خۆی پارێزێ لە ناوچەکەیە احتمالی کە زەربەی گەورە ئەم زەربانە دێژە پێشێ بۆ لێدان بۆ ئێران و هەروە ئەگەری وەیە کە شەڕێکی ناوچەیی ممکنە ڕووە کە هەرچەنە ئێران ناوێ ئەو شەڕ بێ و زۆر وڵاتانی تریش لە ناوچەکە نایەنێت شەڕێکی لەم چەشنەوەی وێرانکەر کە عاقبەتەکەی معلوم نییە ڕووات هاوڵاتیانێکی زۆر لە بە کووری ئیسرائیل بەهۆی هێرش و موشەکەکانی حیزبوڵاوە ناچار بوون ئەوێ جێبهێڵن و بچنە باقی ناوچەکانی تری ئیسرائیلەوە بۆیە هیتلەریا ببوورە ناتەنیاهوو وتی کە بۆ ئەوەی کە ئەم هاوڵاتیانە لەوێ پارێزراو بن جەنگ لە بەرامبەر حیزبوڵا و سنووردارکردنی ئەو باشووری لوبنان بۆ ئەوەی کە هێرش نەکرێتە سەر هاوڵاتیانی ئیسرائیل لە باکووری ئیسرائیلە جەنگ تەنها ڕێگەیە ئەمە حەقانێتێکدات بە دەسەڵاتی ئیسرائیل سێریکە من لە ئەوڵ قسەکانتم واقعەتێک کە ئیسرائیل هەیەی لە ناوچەکەیە پێش هەموو شتێک دانەنانە بە کێشەی فەڵەستینە یا ڕێگە چارێک بۆ کێشەی فەڵەستین واقعەتی وجودی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی دینی قەومی وجودەکەی وەکو قەڵایە بۆ دیفاع لە ئەمپریالیزمی ئەمریکا و غەربی کێشەیەکە و ئەم هێزە سیاسیانەی لە مقابلی ئەما دروستبوون جۆرەك لە مقاومە بشانێت بەڵحاصلەمە ناکۆچێکە ناوچەکە هەیە و ئەم بەڵام لەم شوێنەیە ئیسرائیل هەتا بە پشتیوانی ئەمریکا و غەرب ئەوەنەی هێرشەکان لەسەر دانیشتوانە لەسەر خەڵکی بێتاوانە تۆ ئەو کوشتارە زۆری کە لە حەماس لە غەزای کردی چ تەبریرێکی هەیە بۆی کە تۆ خۆ دەپارێزی ئەمە بەمەە بە ئەزای کوێنە کۆنتترۆلکردنی دەوڵەتی ئیسرائیل لە ناوچەکە لە بەرامبەر وڵاتانی عربیە لە بەرامبەر ئێرانە و جۆرێک محافظەکردنە بە ئیسرائیل وەکو دەوڵەتێک بۆ ئەو هێرش بۆ ئێران ئیسرائیل کێشەکەی هەر حزبوڵان نیە حزبوڵات دەوری ئێرانە بینێ کێشەکەی هەر حەماس نییە حەماس دەوری ئێرانە بینێ یاخۆ قەزەیەک هەیە لە مقابلە نوێنەراتی و قەزەیەکەن بە هەر جا دروست بیانە دروست بێت یعنی ئیسرائیل موقعەتێکە
کە وەکو خەڵایەک ئەمریکا و غەرب پشتیوانی لێکەن و پێشتردایان مەزران و ئێستا دیفاعی لێکەن جۆرێک لە مقابلی و ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەمان کاتە بەشێکە بۆ ئەو ململانی کە لە نێوان وڵاتانی زلهێزی دنیا مەوجودێتی هەیە بۆ نمونە رووسیا لە ناوچەکەیان لە ڕێی سووریاوە لە ڕێی ئێرانەوە دەخالە دەکات و ئەم شەڕەگەر کێشکا بۆ ئەوی کە ئێران بێت ئێران بگرێتەوە جۆرەك وێران بردومانکردنی ئێران بێ عاقبەت دەکەی چۆن رووسیا چه هەڵوێستێکی بێ چڕەت فعلێکی بێ و بە جۆرێک ئەتوانم ئەوە بڵێم ئەگەر ئیسرائیل بتوانێت لەم شەڕەیە پێشڕەوی بکە و جۆرێک دەستکەوتی زیاترێ بێ ئەمە ئەو شکستانەی کە ئەمریکا لە ناوچەکەی خواردوێتی ئەو کوستانی کە لە چەند ساڵی ڕابردووە لە حەربی خەلیجی یەکەم و دووهەمەوە ئەو پاشەکشانەی کە پێی کراوە و جۆرێک لە ململانەی لە مقابلی وڵاتانی زلهێزی دنیا بە مۆقعەتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایی و پاشەکشەی پێکراوە بەڵام بەمە ئەتوانێت جۆرێک لە ڕێی ئەم شەڕی ئیسرائیلەوە جۆرێک دەستکەوتی تازە بەدەست بێنێتەوە کە جۆرێک ئەو شکستانی هەیەی پێگەی ئەمریکا جێگۆمەکانێکی کێ هەبێت دوای شەڕێکە ئیسرائیل بەکوێگا بە بەتابەتی بۆی کە بتوانێت کۆتایی بەدەسڵاتی ئێران بێنێ و یا پێش کۆتایی هێنان بەدەسڵاتی ئێران هەردوو معادلەکە بۆ شوێ هەتا ئەو هێزانی کە ئەمڕۆ لە حەج ئەو هێزە میلیشیانی کە بەشێکن لە سیاسەتی ئەمریکا بەشێکن لە ساجێتی ئەمریکا و تەواجدیانەیە کۆتایی ئەمانە جۆرێک واقعەکە ئەگۆڕێ بۆچووی من بە قازانجی ئەمریکا دا ئەمە رووسیا لە ملیانەیە چیترەکە یاسین چیترەکە هەر وڵاتێکی تی وڵاتانی زلهێزی دنیا چ جێگە و ڕێگای بۆ خۆیانە دۆزن بەحسێکی ترە و هەڵبەتە ئەمە شەڕێکە کە کۆتایەکەی لەکوێ جارە معلوم نییە ئەم فەزای جەنگە بەرەو کوێ ئەڕوات و کاریگەریەکانی لەسەر کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چۆنە بێت شەڕەکە ململانێکی گەورەیە کەوتم دەخالەتی زۆر لایانی تیا بەداتی وڵاتانی زلهێزی دنیا ئەکیدم کە لە مەرحەلەی ترا بێنە پێشەوە بەڵام یەکی لەوەی کە گرنگە ئەم شەڕە ئەبینین ئەو وێرانکاری کە لە غەزەیە کرا و ئێساش لە لوبنانە ئەکرێ کە بەجا لە کوشتنی حەسەن نەسوڵا و ئەوانی کە دوای ئەو بێنە سەردەسەڵات بەڵام خەڵکێکی زۆری لەو ناوچەیە کوژراوە و ئاوارەیەکی زۆر کە توانین بڵێن بە هەمووی ئەکاتە زیاتر لە ملیۆنێک و ڕۆژانش ئەم ئاوارەبوونە زیاکاتکە و شەڕەکە ناوەسێنێ یعنی ئەم شەڕەبێت شەڕێکی درڕندانی ئیسرائیلە بۆ وێرانکردنی ناوچەکە کە عاقبەتەکەی وێرانکە شەڕێکی لەم جۆرەی کە هیچ ئیسرائیل هیچ شان ناپارێزێ بە تایبەتی بە بیانوی ئەوەی کە خۆی خەڵکێکی زۆری دەکوژراوە ئەمیشی دەستپارستێکی نێ لەوەی کە چی ڕۆە چی ڕوونایە چێ کوژێ چێ ناکوژێ ئەو گرنگ ینی بە معنایەک بەسمەیە کە عاقبەتەکەی ئەگەر هەتا بە مانایە کەسانە دڵیان خۆشەیە بۆ سیاسەتەی کە بە ناوی ئەوەی دژی ئیسلامی لە تحلیلی خرا بە دژی ئیسلامی سیاسیەکەوێتەوە یاخود کۆتایی دەسەڵاتی ئێرانەکەوێتەوە بەڵام ئەمە لەسەر مەئەسات و کارەساتی و جینۆساتێکە لە بەرامبەر زۆرینەی خەڵکاکرێ لە لایەکی تریشەوە هەتا ئەمریکا خۆشێمە باش دەزانێ ئەگەر جمهوری ئیسلامی لە ڕێگەی ئەم شەڕانەوە بکەوێ فەرقەکە لەگەڵەوەی کە شۆڕشێک لە ناوچەکەیە بەرقەرار بێ کە دانیشتوانی ئێران بیکەن و دەسەڵاتی ئیسلامی کۆماری ئیسلامی کۆتایی بێن فەرقێ لەگەڵەوەی کە لە ڕێگەی جەنگێکی لەم جۆرەوە کۆتایی بە دەسەڵاتی ئێران بێ هەرەوەی کە دیمان حەربی خەلیج کە چ کاریسەیەکی لە عێراق دروست کرد چۆن ئەم جڕ و جانەوەرانەی لە هێزە تائیفی و قەومیەکان هێنایە ساحەی سیاسیەوە و جۆرێک کێشمەکێشی حکومەتی هەرێم و حکومەتی کوردستان و هەر ناوچەیە هێزێکی میلیشیا ئەنوا جۆری هێزی میلیشیای لە عێراقا بەبووچوی من ئەم واقعەتە لە ئێرانە زۆر سلبیتر زۆر خراپتر ئەشکێتەوە بەسەر خەڵکی ناوچەکە بەسەر خەڵکی ئێرانە بە تایبەتی کە ڕەنگە ئەم هێزە ئیسلامیانە ئەنوا پارچە هەرێکی لایەنێ بگرێ و ئەمەش بۆ معنایی کاریگەرەکەی لە کوردستان لەو شوێنەوە بێت کە بە تایبەتیکی نیشتمانی یا ئەو هێزانی کە لە کوردستانان جۆری ممارەسەی سیاسی و ژیانی سیاسیان لەسەر ئەم کێشپێکێش و هاوکێشە سیاسیانەوە کە پێشتر هاتۆتە پێشەوە بە دوای ئەم ئاڵوگۆڕە واقعەتێمان بەرەچووی ڕوا معلوم نییە بە تایبەتیەکێتی نیشتمانی چ کاریسەیەکی بەسەرێگەر کە پشتیوانی ئەساسی بۆ کێتی نیشتمانی کۆماری ئیسلامیە کە
وەمە بەتایبەتی کە ئەو پشتیوانی نەمێنێ مۆقعیدی بەرەوکیۆڕە هەڵبەتە لەو معادلەیە تووشیا جێگەڕگەی چکەوەرەگرێ سعودی جێگەڕگەی چکەوەرگێ ناوچەکە ئاڵوگۆڕێکی تازە بەخۆیەوە بینێ وەزعێکی تازەیە پێشەوە کە کۆتایی هات بە کاریسەی گەورە بە جینۆسایت بە کوشتنی خەڵکێکی زۆر واقعەتەکە ئەو واقعەتە ئاڵوگۆڕ پێشەوە کە کوشتارێکی زۆری تیاوێ ئاڵوگۆڕێک بە معنای دەورانێکی تازە بە دوای کۆتایی هاتنی دەسەڵاتی یا باڵادەسی ئێران لە ناوچەکەی هەتا ئەگەر نەژوخێ بەڵام لاوازکردنەکەی ئەکید مستەقبلێکی ترابەر ئەوەی باکەیتە کۆتایی بدە ساڵگەوێ بەڵام وەکو وتم ئەو پەرش و بڵاوی و ئەو گێژاوە سیاسی و نائستەقرار سیاسیە دروستەکە کە هەر هێزە و ناوچەیەکەگرێ حتا بۆ کوردستانیش معلوم نییە هێزێک نییە بتوانێت لە کۆنتترۆلی کوردستانی ئێرانەکە حزبی دیموکرات هەیە هێزە سیاسی لایەنگرانی پەکەکە هەیە چەپەکان هەن هەرێکی ڕەنگە ناوچەیە بەدەستۆگرێ و حاصل ئێرانێکی کە وڵاتێکی گەورەیە ئەو سەقام گیر و ئارامە سیاسی بە هیچ جۆرێک نامێنێ ئەچێتە دۆخێکی تازە و کەمە کاریگەری لەسەر ناوچەکەشدانێ و هەر بۆیە بەمانایەک پێویستە ئێمەش پشتیوانی لەو ناڕەزایەتیە جیهانیە بکەین کە لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیلە بۆ ناوچەکە وەسێتەوە. دوا پرسیار سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە و ئەگەر زۆر بە کورتی بۆ سونی خۆتانی دەبارەوە بڵێن ئەڵێ ئەگەر ئەمریکا دەخالەتێکی ڕاستەوخۆتر بکات جەنگ فراوانتر دەبێت و درێژخایەنتر دەبێت زۆر بە کورتی بۆ سونتان لەسەرم تێڕوانینە ئەمریکا لە واقعیت ئەمریکاوە کە پێشتر نەیویست ئەم شەڕە بێ و لە قازانجی بۆ شەڕ بێ ناوێ ئەو واقع لە ئێرانە ڕووباکە ئەپەرش بڵایە بەڵام واقعەتێک کەسە تازە هاتوتە پێشەوە تازە هاتوتە ناوچەکەەوە و ئیسرائیل دەوری بینیوە ناتوانن نە ئەمریکا نەغەرب دەستبەرداری ئیسرائیل بن دەستبەرداری ئیسرائیل بن گەورەترین زەربەی ئەمریکای وەکوتم هاتا ئەبێتە هۆیەک بۆ ئەوەی کە هاوکێشەی سیاسەکە بە قازانجی خۆی بگۆڕێت تازە واقعەتێکە هاتوتە بەردەوی بەڵامەوەی جۆری دەخالەتەکەی ئێران ئەمریکان ڕاستەوخۆ دەخالت ناکات لەم شەوەیە بە هەرچ ئیمکاناتە ئیسرائیل بێ بۆی ئاماداکە ئەنی مشکلێکی نێ هەتا جۆرێک گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵگرتووە کە چیەکە بیکە هەرچەنە تەسریحاتەکانی بایدن یا تەسریحاتەکانی بەنداگۆن بە جۆرێک واگەێنن کە ئەمان هەوڵێن ئەم شەڕە بوەسێنن یا ئەو محاولاتەنی کەیکەن یا قسە تەسریحاتانەیکەن کە لەگەڵ جۆرێک لەگەڵ فراوانکردنەوەی شەڕەکانین بەڵام وازەح نییە سەریح نییە کە چۆن ئەمە بکرێ هەتا ئەو دانیشتنی ئەمڕۆی بایدن و ناتانیاهۆ تا ئێستا ڕۆشنیان نەکردووەکە بەشێ لە دانیشتنەکەوەیە کە باسیەوەکەن چۆن بە چ ئوسلوبێک بە چ شێوازێک ئیسرائیل لە تاران بە ینی بەحسا قسەکەیان لەسەرمەیە نەک لە سۆی کە شەڕەکە بۆچێن وەڵحاصل بەسمەوەیە کە ئەم شەڕە واز و کۆتایی نایە ئەمریکا خۆی نایە باش ئەگەر ئەمریکا باشتر بیکە بەڕێ من معادلەکە گۆڕە کە وڵاتانی زلێزی کەی دنیا قابلەوەێت دەخالەتکەن لەم شەڕە و لە مقابلی ئەمریکا بێنە مەیدان بەڵام بەم شێوەی کە پرۆسەکەەوە ئەڕاتە پێش وا معاملەیەکرێ بەڕێ من ئەم شەڕە درێژخایانە بێ لە کولماوەیە تاوا نابێت بەرەوەکو ئیشارشم پێ کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و زۆربەی خەڵکی ناوچەکە زۆر بە سلبێشێتەوە. ڕسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کات لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. عزیزان وچانێکی کورت و پاشان کۆتایی بەرنامەکانمان سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان دەبێت سەرەتا لە دیدی کرێکارانەوە و پاشان شانسی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تاوتێ دەکەیت لاگەڵمان بمێنەوە. مەڵەبینەرانی عزیز بابەتی گەرمی ئەمڕۆی کۆمەڵگەی کوردستان هەڵبژاردنەکانی 20 ئۆکتۆبرە ئێمە لە پێشەنگ تیڤیەوە ڕۆژانی شەمان بەرنامی تایبەتمانە بێت لەسەر ئەمە بەڵام دەکرێت لە ڕۆژانی چوارشەمانیشدا گۆشەیەکی تایبەت لەسەر ئەم هەڵبژاردنانە تەرخان بکەین و ئەمڕۆژ دوو لایەنی هەڵبژاردنەکان تاوتوێ دەکەین. سەرەتا لە دیدی کرێکارانەوە ئەمە تەوەرێکەکە کەمتر لە میدیاکانی ترەوە قسەباسی لەسەر دەکرێت و هەروەها دیدی ئەوەی کە شانسی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و قسەکانیان چەندێک
دەکرێت بە ئەنجامی خۆی بگات تەوەری دووەمان دەبێت لە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆماندا. ئێستاش وەستا مەهدی ڕەسوول سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکارمان لەگەڵدایە. وەستا مەهدی ئێوەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش سپاس بۆ ئێوەش. هەڵبژاردننی 20 ئۆکتۆبەر سەرەتا ئێوە وەکو سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار لەم لایەنانەی کە ئێستا بەشدار بوون کامیان لە هەموو زیاتر لە ڕوانگەی ئێوە دەتوانێت مافەکانی کرێکاران بەدەست بێنێت؟ سەرەتا من ئەمەوێت پێش ئەوەی جواب بە پرسیارەکە بدەمەوە لەسەر فەزای بانگەشەی هەڵبژاردن کەمێ قسەتان بۆ بکەم. ئەزانی ئەم ماوەی کە کۆمیسیۆن دایناوە بۆی کە لایەن و کاندیدەکان بانگەشە بکەن بۆ هەڵبژاردن، یعنی جۆرێک لە فەزایان دروست کردووە فەزای وەکو فەزای شەڕ وایە، هەڕەشە لە یەکتریەکەن لە زیاتی ئەوەی کە بە تایبەتی یەکێتی و پارتی بە ئاشکرا سەرۆکی هەردوو ئەم لیستە خەریکن هەڕەشە لە یەکتریەکەن لە زیاتی ئەوەی بەرنامەی خۆیان بە خەڵک بڵێن، لە زیاتی ئەوەی کە سرنجی خەڵک بۆ لای هەڵبژاردنەکە ڕابکێشن. فەزایەکی جۆرێکیان دروست کردووە کە بۆنی شەڕی لێ دێ زیاتر لەوەی کە فەزایەکی ئینتیخابات بێ. بۆیە بەڕاستی ئەمە خەڵکی بدۆتە جەوێکی ترەوە دڵە ڕاوچێ و ناڕەحەتی، یعنی ئەمنیەتی خەڵک بەڕاستی کەوتۆتە ژێر پرسیارەوە. خەڵک نازانێت لەوانەیە لە هەر لەحظەیەکا بێت، چونکی ئەمانە پێشتریش دەستیان سۆتە ناو خوێنی یەکتریەوە و شەڕیان دروست کردووە، ئەوانە لەوانەیە لە هەر لەحظەیەکا بێ ئەمە ئەسڵەن کولی پرۆسەکە تێک بدە. بەڵام سەبارەت بۆی کە ئەمانە کامیان قسە لەسەر هەلومەرج و ئەوزاعی چینی کرێکارەکەن بە تەسەوری من غایبە. باسی کرێکار لەم بانگەشەی ئینتیخاباتەیە غایبە، هیچ باسێکیان لە پێداویستەکانی ڕۆژانەی چینی کرێکار، خواستەکانی چینی کرێکار، چەندین ساڵە خەڵکی کرێکار و زەحمەکێش هاوارێتی لەدەست ئەم خاوەنکار و کومپانیانی کە بەشێکیان هەر ئی حیزبەکانن. هیچ باسێک لە مەسائیلی کرێکاری لە خواستی کرێکاری لەم لە چوارچێوەی بانگەشەی ئەمانیان نییە. ئەگەر لێرە و لێیە باسێ بکەن لەسەر مەسەلەی ئەوەی کە هەندێکیان ئەڵێن کە مەسەن هەلی کار بۆ کرێکاران دابینەکەین، بەڵام پێمان ناڵێن ئەم هەلیکارە لەکوێ دابینەکەن، کەی هەلیکار دابینەکەن. وعدوو بڵێنێکە لە ئینتیخاباتەکان لە پێش ئینتیخاباتەکانی ترا لە بانگەشە ئەیان کرد، هەر وەک ئەوە وایە، هەر وەک ئەواسێتە پێشەوە. هیچ باسێک لەسەر چینی کرێکار نییە، غایبە. بۆیە هیچ ئومێدێک نییە کە کرێکاران توانن لە چوارچێوەی ئەم هەڵبژاردنەیە حتا خواستەکانیان بەدی بێت. ئێستا من بۆ خۆم ڕاپرسێکم کردووە لە ناو کرێکارانە، بەشی هەرە زۆری ئەو کرێکارانەی کە لێم پرسیون ئایا ئەم ئینتیخاباتە لە کۆتاییە ئەم پرۆسە ئینتیخاباتە بە قازانجی چینی کرێکار ئەشکێتەوە، جواب بە خواستەکانمان ئەدەنەوە. دەسە تا ئەتوانم بڵێم نەوەتی نەخێرە، هیچ جوابگۆیەک نییە بە کرێکاران. ئایا سیستەمی سیاسی ئەگۆڕێ؟ دیسان ئەویش نەخێرە. بەڵام مەسلەی بەشداربوون لە ئینتیخابات ئەزانی بەڕاستی مەسلەی بەشداربوون لە ئینتیخاباتەوە دەنگدان مافێکە، خەڵک ئەتوانێت بچێ و ئەتوانێت نەچێ. لەوانەیە خەڵکێکی زۆر بەرنە ئینتیخابات، بەڵام پێم وانەیە ئیتر حتا ئەگەر ئەمانەی ئۆپۆزیسیۆنن ئێمە بادای بنین لە 180 کورسیەکان ئۆپۆزیسیۆنەی بە و ئەچنە پەرلەمان. بەڵام قسەکە ئەوەیە ئایا ئەمانە ئەو وعد و بەڵێنانی کە بە خەڵکێدن ئەتوانن لە چوارچێوەی پەرلەمانە جێبەجێ بکەن، جواب بەخواستی کەس بدەنەوە، ئەتوانی یاسای کاتی پێشڕەو دەرکەن. کۆمە چەند ساڵی ڕابردوو نمونەیە، یعنی پێنج جاریتر ئینتیخابات بووە و پەرلەمان پێک هاتووە، حکوومەت پێک هاتووە، بەڵام یەشتان لە ماوەی 30 ساڵیان نیانتوانیەوە یاساکارێکی پێشڕەو بۆ کرێکاران جێبەجێ بکەن.
هەر بۆ خۆی ئێساکان نیشانەی ئەوەیە ئەمە حتا دوای انتخاباتیش بێ ئێستا لە بەرامبەر یەکە دەجاتی ئەوەی لیستەکانیان پێم وەک ئیشارەتم پێکرد باسی لیستی ئەو بەرنامەیان کەن شەڕە من پێم وایە بچنە ناو پەرلەمانیشەوە دەوێت دیسان ئەیکەنە شەڕە بۆکس و شەڕە بتڵ لێگرتن و لەمە زیاتر نابێ ئەمانەی تر معلومە خۆی لە ڕابردووە معلومە پەرلەمانی کوردستان چی کردووە لە ئایندەشە معلومە کە چیەکە بەڵام ئەوەی کە ئێساکە ئەم پرۆسەیە هاتۆتە پێشەوە ئەمە ئەبێ بکرێ چونکی لە ڕووی قانونیەوە نا پەرلەمان شەرعێتی ماوە نا حکومەت شەرعێتی ماوە کۆلایانی کەم ئەبێ ئەمە قانونی بکرێتەوە وەکو هەرێمی کوردستان چۆن لە دەستورا هەیە هەرێمێکی لە سوارچێوەی سیستەمی سیاسی فیدراالیا هەرێمێکە ئەبێ دیسان ئەمە شەرعێت وەرگێتەوە بێتەوە پەرلەمانێکی شەرعی بەڵام سەربەخۆ لەم قسانەی کە ئێوە کردن هەر لەگەڵ ئێوە زۆر هەڵسوڕاوی تری بزوتنەوەی کرێکاریدا باس لە زۆر گرفتی کرێکارانی کوردستان کراوە وەک نەبوونی سەلامەتی شوێنی کار وەک نەبوونی لایەنی کەمی خراپی دۆخی کارکردن نەبوونی مافی زۆر کرێ وەکو لە گرێبەستی کۆمەڵایەتیەوە هەتا وەکو زۆر بابەتی تر سەربەخۆ لەو تێبینیانی کە ئێوە ئێستا باستان کرد ئەکرێ ئەم هەڵبژارنەی کە ئەنجامەدرێت لانی کەم هەنگاوێک بێت بە ئاراستەی گەیشتن بەم کۆتایی هێنان بەم گرفتان و باشکردنی نا بە تەسەوری من لە ڕێی پەرلەمانەوە ئەمە ناکرێ ئەزانین چۆنە کرێکاران ئەگەر بیانوێ لانی کەم مەسەن بۆ نمونە دەرکردنی لەسەر کار و کە هەڕەشەیە هەموو ڕۆژێ لەسەر کار دەرکردن ئەمە نەمێنێ لانی کەم ئەگەر بیانێ بیمەی بێکاری هەبێ ئەگەر بیانێ هەلی کاریان دەستکەوێ دەرسوانی زانکۆ و پەیمانگاکان ئەوی هەزارەها هەیە بێکارە ئەمانە ئەزانی چۆنە ئیلا کرێکار بەخۆیە کرێ پەرلەمان هیچ ئیشی ئەمن نییە و لە هیچ شوێنێکی دنیا پەرلەمان جواب بەخواستی کرێکار ناداتەوە بە تەسەوری من لە ئەوروپاش وایە خۆ ئەم انتخاباتانە ئەکرێ بەڵێن بە خەڵکە دەن ئەڕۆنە پەرلەمان ئەزانی ئەوانە یاسادانەرێکن یاسا بۆ کومپانیاکانی خۆیان بۆ ئەوە دانێت چەندە قازانکە و چەندێکیان دەستکەوێ ئەمانە هیچ بەهۆڵی کرێکارەوە نین کرێکار لە هەر شوێنێکی دنیا خۆی بە خەباتی خۆی ئەتوانێت مافەکانی بەدەست بێنێ خۆی ڕێکخراوکات لە دەوری بیمەی بێکاریە لە دەوری زیادکردنی هەبدەسە لە دەوری کەمکردنەوەی سەعاتی کارە ئەلم ڕێگایەنەوە ئەتوانێت شتێ بکە ئەگەرنا ئەگەر کرێکار بەتەما بێت لە پەرلەمان یاسایەکی بۆ دەرکەن کە ساعتکارەکەی کەم کاتەوە ڕۆژانەکەی زیادکە یاخود بیمە کۆمەڵایەتەکانی بۆ چاکە بەڕاستی ئەمە وەهمە کرێکار تووشی وەهمەکات لەی شوێنێکی دنیا ئەمن نییە کە پەرلەمان جواب بە خواستی کرێکار بداتەوە خۆی هەر وایە زانین چۆنە لەژێر زەختی کرێکارە ئەمانە دروستە بێ ئەگەر کرێکار خەبات نەکا بۆ چاکردنی هەلومەرجی کار و ژیان و گوزەرانی هیچ بەتەمان نەبێت لە ڕێگای پەرلەمانەوە قانونێکی بۆ دەرکەن بە خاتری ئەو هەموو شتەکانی بۆ دابینکەن کەوایە پەیامی ئێوە بۆ کرێکارانی کوردستان چییە بۆ 20 ئۆکتۆبەر کە بڕیارە ڕۆژی هەڵبژاردن بێت کرێکاران چۆن پێشوازی لەم هەڵبژاردنە بکەن و یان پەیامی ئێوە بۆیان چییە ئەزانی من جاریش کەش لە مقابلەیەکی تریشار لەسەر ئەم انتخاباتە هەر ئەمە و تۆ ئێستا شەر ئەواڵێن ئەزانی ئەمە فرسەتێکە بۆ کرێکاران هەر لەم فەزای بانگەشەی هەڵبژاردنەیە ڕەنگە ئەگەر بزوتنەوەیە بۆ ئەوەی بزوتنەوەی بایکۆت نتوانێ بکە بەڵام لە شوێنی کار و ئەوانەیە هەر با بەبیرکەنەوە لە دەوری خۆتان ڕێکخراو بن کرێکاران من بانگی من بۆ کرێکاران ئەوەی لە دەوری خۆیان ڕێکخراو بن لە دەوری خواستەکانیان کرێکارانی پیشەسازی لە دەوری ئەوە کۆک بن هەمیان بەیەکەوەی تر خاوەنکارەکە نتوانێت لەسەر کاردەیان بکە کرێکارانێک کە ئیتر ئامادە بەکارن دەرچۆی زانکۆ و پەیمانگایە هەرچیەکە لە دەوری خواستی کاری گونجاو یان بیمەی بێکاری کۆبنەوە لە هەموو دنیا وایە ئەبێ کرێکاران پێش ئەوەی هەشتێ بن ڕێکخراو بن لە دەوری ئەو خواستانەی کە هەیەە بۆی بەدەستی بێنن ئەمە ڕێگە چارەی گونجاوە و بەڵام منی خەڵک ناکرێ ئەمە پرۆسەیەکە ئیتر
تویان پیا کردەوە خەڵکیش ئەبەنە ناو انتخاباتەوە ڕەنگە کرێکارانێک گوێ لەمەی من نەگرێ بڕوا بچێتە ناو انتخابەوە ئەبێ تاقی بکەنەوە سەرباری ئەوەی کە چەند ساڵی تر انتخابات کراوە وعدیان بە خەڵکدا بەڵام ێشان خەڵکێک هەر هەیە ئەڕوا بۆ انتخابات و دەنگی خۆیدا ئەمە مافێکە هەشە ئەسچێ دەنگ نادا ئەڵێ دەنگەکەمیشی چکە نەیبە بەڵام لە کۆتای من ئەوە بڵێم کە ئەم انتخاباتە دیسانەوە جواب بەخواستی کرێکار ناداتەوە وە کرێکار بەڕای من لە زیاتی ئەوەی کە بچێت دەنگ بدا لە دەوری یەکتری ڕێکخراو بێ بووی مافەکانی وەرگێت کۆتا پرسیارم سەبارەت بە ڕێکخراوبوونی کرێکاران لە ئێستادا سەرەکیترین گرفتەکانی بەردەم ڕێکخراوبوونی سربەخۆی کرێکاران خۆیان لە کوردستاندا چییە؟ یەکەمین هەنگاوەکان پێویستە چی بێن بۆ ئەوەی کە ئاستی ڕێکخراوبوون لە کۆمەڵگەی کوردستاندا بەرەو فراوانتر بچێتەوە؟ ئەزانی ڕێگریەکان لە بەردەمی کرێکارە ئەو هەڕەشەیە کە لە کارگەکان لە کرێکاریەکەن سەریکە کرێکار ناوێرێ لەسەر خواسەخانی خۆی ڕێکخراو بێ لە بەرەوەی هەڕەشەی دەرکردنی لەسەرە بەڵام ئێستا کرێکاران ئەتوانن دەستەی کرێکاران دروستکەن نەک ڕێکخراوێکی وەکو سندیکان وەکو شتێککە بەڵام ئەتوانن لە شوێنێکەوە دەستی پێ بکەن مەسەڵەن نمونە هەیە ئێستا لە زۆرێک لە کارگەکانە دەستەیەک لە کرێکاران ڕێکەکەون لەسەر ئەوەی لە بەرامبەر هەر زوڵمێکان لیان نەکرێ لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەتوانن کۆبنەوەی خۆیانەکەن قسەی خۆیانەکەن لەسەر باس و خواسەکانی کە هەیەە و کات دیاریەکەن بۆی کە لە شوێنێکە مان بگرن یان لە شوێنێکە خۆپیشاندان بکەن ئەزانی چۆنە سەرەتایەکە تۆزە زەحمەتە بۆ کرێکاری کوردستان مەکو وەک ئەوەی کە لە ئەوروپا هەیە لە دەوری یەک کۆبنەوە و بڕیاردە سندیکایەکی بەهێز دروستکەن و ئەوانە غایی بەهێشتان کرێکاری کوردستان نەچۆتە ئەو مەرحەلەیە بەڵام ئەتوانێت دەستەی کرێکارانی ناڕازی دروستکە و ئەتوانێت ئەگەر کاری لەسەر بکرێ فیدراسیۆنێکی سەراسەری ڕێکخراوێکی سەراسەری لە ئاستی کوردستانە بۆ کرێکاران دروست بێ بۆی دیفاع لە مافەکانی بکە و هەوڵدا بە ڕسمی بناسبێت ئەتوانێت ئەوە بکا کرێکار ئەوە کارێکی ئاسانە کۆبنەوەی گشتی لە دەوری خواستەکانیان کرێکار هەموو ڕۆژێ بە تایبەتی پیشە سازەکان هەموو ڕۆژێ بە کۆمەڵ کۆبنەوە ئەسنە کافتریاکە ئەوە کۆبنەوەی گشتیە ئەوانە مەجای زۆرە ئەتوانن لە ناو کارگەکانە ڕێکخراو دروستکەن و دێنە مەیدان بەڵێ ئەتوانن بەس ئەتوانن ئەوە بکەن ناتوانن سندیکایکی وەک ئەوەی ئەوروپا دروستکەن. وەستا مەهدی ڕەسوڵ سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سوپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوو. سوپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێکی کورتی تر و اینجا لایەنێکی تری هەڵبژاردنەکان ئەمجارەیان ئۆپۆزیسیۆن تەوەری شانسی ئۆپۆزیسیۆن لەم هەڵبژاردنەدا تاوتوێ دەکەین دێنە وڵات. بەڵێ بینەرانی ئازیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و دوایین بڕگەی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئەو لایەنانەی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە لە هەڵبژاردنەکانی کوردستاندا بەشدارن ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ ئیبراهیم حوسێن. ئیبراهیم حوسێن ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. زۆر سپاس ئێوە دەکەم و ئێوارەی لەم هەڵبژاردنەدا کۆمەڵێک لایەن وەک هێزی ئۆپۆزیسیۆن دەردەکەون واتە جیاواز لە یەکێتی و پارتی کە 30 ساڵە دەسەڵاتیان هەیە. دەبێت سەرتا پرسم کە شانسی ئەم لایەنانە لەم هەڵبژاردنەدا چۆن دەبینن چەندە شانسی ئەوان هەیە بۆ نمونە دەسەڵات یەکێتی و پارتی پاک بخەن و خۆیان بچنە جێگەی. زۆر سپاس سەبارەت بە شانسی ئەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی ئێستای کوردستانن
چەند شانسیان هەیە لەم پرۆسەیەوە کە پێی دەڵێن انتخابات سەرکەوتێکی سیاسی وا بەدەست بێرن کە یەکێتی و پارتی کورسەکانیان سۆڵ بکەن و پۆستەکانیان بگۆڕن و ئەو سیستەمە سیاسی کە ئێستا ئەوان تێیدا ئۆپۆزیسیۆنن بگۆڕێ بە دەسەڵات بیان گۆڕێ بە هێزی دەسەڵات. دووشت لێرە چەند شێگەردا گرنگە لەسەری بڕۆ. یەکەمیان ئەو ئۆپۆزیسیۆنە ئیدعایەوە نییە کە بەتەما دەسەڵاتی سیاسی لە یەکێتی پارتی بستێنێ و خۆی بڕوا دەسەڵات بگرێتە دەست و حاکمیەتی کوردستان بگرێتە دەست و واتە ڕۆڵەکان بگۆڕێ. ئەمانەی کە تا دوێنێ پێی ناڕازی بوونیان بەرحاڵ ئۆپۆزیسیۆن دەورەکانیان بگۆڕێ ئەم ببێ بە ئۆپۆزیسیۆن و لە جیاتی ئەو ئەمیان بێ بە دەسەڵاتدار. ئەمە شتێکی ئیدعایەکی لەو بابەتان یا سوی سەرکەوتنێکی سیاسی لەو بابەتیان نییە لە بەرنامەکاریانە نییە. ئەوەی کە ئێستا باسی دەکەن بانگەشەی تەبلیغاتە بۆ ڕاکێشانی بۆ گەرمکردنی فەزای سیاسیە بۆ لە ڕاستیدا بۆ شکاندنی ئەو بایکۆتە گەورەیە کە هەستی پێکردێت کۆمەلگای کوردستان یان ئەو نەخێرە گەورەی کە لە کۆمەلگای کوردستانە بەرامبەر بە سیستەمی سیاسی چین دەسەڵاتدار لە کوردستانی ئەمڕۆ لە ئەرێندا واتە خۆی لە ڕاستیە گەورەترین خزمەتێکە ئۆپۆزیسیۆن دەیکات ئەو ئەرکە سیاسیەیە کە لە چوارچەوەی وەکتی دەڵێن پرۆسەی انتخابات هەڵبژاردن خەریکە پیادەی دەکات کە ئەویش شکاندنی بایکۆتەوەتە شکاندنی بایکۆت خۆی بایکۆت بەشێکە لە بزوتنەوەیکی نەخێری گەورە نەخێری گەورەی کۆمەڵایەتی اعترازی گەورەی کۆمەڵایەتی کە ساڵانێک کە کۆمەلگای کوردستان پێی ئاشنا بووە چەندین بزوتنەوەی گەورەی لە خۆی پیشانداوە واتە کارێکی کە ئۆپۆزیسیۆن دەیکات ئەوەیە کە بتوانێت فەزای بایکۆت بشکێنێت بتوانێت بایکۆت بزوتنەوەیکی سیاسی کۆمەڵایەتی ناڕازی بە دەوروودووکانی چین دەسەڵاتداری ئەمڕۆ بیشکێنێت. طبعا ئەوش لەسەر ئەساسی ئەو ناڕەزایەتێ گەورەیان بەپشتبەستن بەو ناڕەزایەتێ گەورەی کە لە کوردستانە هەیە دانیوەکو شەپۆلێک سواری ئەو شەپۆلە گەورە ناڕەزایەتێ جەماوەریە ببن و لە تەرتیبات و ڕێکخستنەوەی دەسەڵاتی داهاتوو دەسەڵاتی ئەو دەسەڵات و سیستەمێک کە تا ئێستا هەیە هەندێک امتیازاتی زۆرتر و کەمتر بەدەست بێتن. واتە شام ئەوان نا ئیدعایەوان هەیە سەرکەوتنێکی سیاسی گەورە وا بەدەست بێنن کە خۆیان پۆستەکانیان جێگە و ڕێگاکانیان بگۆڕێ بە ئۆپۆزیسیۆن و ئەوەی تریان کە ئێستا ئۆپۆزیسیۆنە بە دەسەڵات ئەمە نییە. ئەوەی کە هەیە فەزایەکی سیاسی کە دروستیان کردووە هەمووی لە دەسەڵاتەوە لە پێچێتیەوە تا پارتی تا ئەو شێوەی هەڵسوکۆتەی کە مەسەڵەن تاوەڵانی لە ناوچەی زەرد ناوچەی سەوزایەکەوە ئەم هەڵسوکۆتی کە پارتی دیموکرات و ئەوانەی دیکەش دەیکا هەمووی بۆ ئەوەیە کە فەزای بایکۆت بشکێنن چونکە بزوتنەوەیکی گەورە نایەکی گەورە نەخێرێکی گەورە ڕەتکردنەوەیکی گەورە لە کۆمەڵگەی کوردستانە پێک هاتووە دەیانێت ئەم فەزایە بشکێنن بۆ ئەوەی دەوروودووکانی تا ئێستا کە چەند ساڵ لە کوردستان بەڕێوە چووە بۆ ماوەیەکی تر بەناوی دەنگدانەوە دیسانەوە مەشروعیەت و ڕەوایی پێبدەن. بەڵام لایەنێکی وەکو نەوەی نوێ ئەو ئیدعایی هەیە کە ئەمان ئەم جارە بە دڵنیایەوە ئەگەر خەڵک بچێ بەشداری هەڵبژاردن بکات ئەوە زۆرینەی کورسیەکان بەدەست دەهێن و کۆتایی بە دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەهێنین. ئەمە ممکنە یان بۆچی لانی کەمنەوەی نوێ ئەم ئیدعایە دەکات؟ ناوە سناریۆیەکی خەیاڵە خۆشیان باوەڕیان بە سناریۆیەکی لەو بابەتە نییە. ئەوەی کە بکرێ لە ڕێگەی پرۆسەیەکی سیاسی خەب و کورت و بەم شێوەیە کە بناویان لە ناو هەڵبژاردن بکرێ مثلا ئەم هێزانە تاو ئاستا بڕۆنە پێشەوە تاو ئاستا واقعی بێت ممکن بێت دەسەڵاتێکی سیاسی کە کوردستانی گۆڕیوە بە دوو منطقەی دیفاکتۆ
دوو دەسەڵاتی سیاسی ئەمری واقعەکەیەکیان یەکێتی و پارتیە کە لە هەر یەکێک لەو منطقانەی پارتی دەسەڵاتی یەکەم پارتی بڕیاردا چی قسە بکات چەند قسە بکات چۆن قسە بکات چی بڵێت چی نەڵێت لەوەی تریشا بە دەرەجاتێکی تریەکێتی لەم ڕێگایەوە بکرێ ئەم هێزە سیاسیە هێزێکی سیاسی وەکو نەوەی نوێ بتوانێت ئەم هەلومەرجە تێکەوە پێچێ ئەوە تەنانەت منداڵێکی خەڵکی کوردستان دەزانێت سیناریۆیەکی ئەوە خەیاڵە حتا خۆشیان ئەو ئامادەیان تێدا نییە ساگەر موزیکێتی پارتی مەسعود بارزانی خانەوادەی تاڵبانی بارزانی واز بێنن ئەچون بەردەرگان لێدن فەرموبەرن کارەکەی خۆتان درێژە پێ بدەن و ئێمە لە خزمەتی ئێوەدا لەبێت چونکە ئەمانە سەبات و ئارامیەکی نسبی کە دەسەڵاتی ئەم چینە هەیە گرەی خواردووە بە دەسەڵاتی ئەو دوو هێزە سیاسی بۆ ڕازیەوە کە خۆشیان بەشێکم لەو دەسەڵاتە بەشێکم لەو سیستەمە سیاسیە ئەوەی کە ئەو ادعا دەکەم تەنیا ناحەقێکی گەورەیە بەرامبەر بە شعوری خەڵک دەیکە من نازانم چەندە خەڵکی واقعی هەواتی ئاسایی خەڵکی کوردستان دەتوانێت سیناریۆیەکی ئاوای بەعەقڵدا بچێت کە نەوەی نوێ شاسوار عەبدولواحید ئەو جۆرە بزوتنەوە سیاسیانە ئەو بزوتنەوە سیاسیانە بتوانن حتا ادعایەکی لەو بابەتیان لەدەستا بێ ئەمە بانگەشەیە ادعایەکی ئەو تویان لەدەستوردا بێت کە بەنیازن سیستەمی سیاسی ئەو سیستەمە سیاسی لە یەکێتی پارتی وەربگرنەوە حاضر بن ئەو دوکانە و دەسەڵاتە و میلیشیا و زێرەبانی و پاراستن و کۆمپانیا و هەموو ئەوانیان تەسلیمی زوتنەوەیەکی وەکو شاسوار بکەن ئەم ادعایە پێشتر زوتنەوەی گەورەتر بە کاریزمای گەورەتری وەکو نەفسور مستەفا شانسی خۆی تاقی کردەوە یعنی زوتنەوەی گۆڕان کە لە نێودڵی اعتراض نەخێرێکی گەورەی کۆمەڵایەتی بە ئیستیفادەکردن لەو زوتنەوە نەخێرە گەورە کۆمەڵایەتی و بەبوونی کاریزمایەتی وەکو نەوشیروان سەرنجام خۆی گۆڕا بە زوتنەوەیەکی لەو بابەتە کە ئێستا خەڵکی کوردستان بەشی زۆری گاڵتەی پێ دەکات هەسوراوەکانی بەشێکی زۆری لا قاعیدەکەی گاڵتەی پێ دەکات جا چ جای زوتنەوەیەکی سیاسی وەکو زوتنەوەی نەوەی نوێ بکرێت لێ چاوەڕوان بکرێت ئەوەی لێ تەوەقع بکرێت یان بکرێت خەڵکی کوردستان ئینسانی ئاسایی و کۆمەلگای لێ تەوەقع بکرێت کە ئەوان دەرەقەتی ئەو شەڕە سیاسیە دێنیان حاضر لەڕاستیە هەتا ئەو شەڕە سیاسیە بکرد ئەمە کە بانگەشەی سوالکردنی یەک دوو کورسی زیاتر و یەکی تر نا ئەگەر نەمەعلومە حکومەتە سیاسیە و دەسەڵاتە سیاسیە کە 30 ساڵەکە لە کوردستان هەیە تەنیا بزوتنەوەیەکی گەورەی سیاسی ڕادیکاڵی جەماوەری کە ئاسوویەکی دیار و واقعی هەبێ بۆ ڕزگار بوون دەتوانێت هاوسەنگی هێزێکی سیاسی گونجاوتر یەکسەر بتوانێت هەموو وەزعەکە بڕوان هاوسەنگی هێزێکی سیاسی گونجاوتر فراهەم کا بۆی خەڵک بتوانێت ئەوەندە لە ژێر شاری ئەو هێزە سیاسی و هێزە سیاسیانی بۆرژوازیدانە بێت ئەوەندە شاری کەڵگای یەکێتی پارتی و لە چینی دەستڕۆشتی کۆمەلگای بەسەرەوە نەبێت ئەو بزوتنەوانە لە گۆڕانەوە بۆ ئیسلامیەکان تا دەگاتەنەوەی نوێ خۆیان بەشێکن لەو سیستەمە سیاسیەی کە خەڵکی کوردستان پێکاری کوردستان ژوور لای کوردستان دانەوێت لیان ڕزگاری بێت وە خەون بەوە دەبینن کە فعلا چارەنووسی سیاسی خۆیان لەدەستی ئەوانە دەربێنن و فعلا کوردستان لەو بێدەرەکانەیە کە ئەوان دووچاری کۆمەلگای کوردستانیان کردووە ڕزگاریان بێت بەڵام ئەم لایەنانە دەڵێن کە ئەم جارە یەکێتی و پارتی زۆر لە هەڵبژاردن دەترسن بۆ ئەمەش کۆمەڵێ دلیل دەهێنەوە بەوەی کە ئێستا ئەوان خۆیان ناتوانن کۆنتترۆڵی سندوقەکان بکەن ناتوانن تەزویر بکەن هێزی تر هاتووەتە مەدانەوە و ئەمانە وەکو دلیلێک باس دەکەن کە ئەم جارە یەکێتی و پارتی لە ئەنجامەکانی هەڵبژاردن دەترسن ئێوە چەندە هاوڕان چەندێک یەکێتی و پارتی ترسیان لە ئەنجامی هەڵبژاردن ئەم جاریان هەمویان لە خەڵک دەترسن بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتداریان و هەمویان خەڵک دەترسن ئەو هەڵسوکەوتەی کە ئێستا ئەوان
لە خۆیانی نیشان دەدەن لە ئۆپۆزیسیۆن تا دەگاتە دەسەڵات ئەحزابەکانی دەسەڵات باوین دەمڕاستەکانیان بۆ دەسەڵاتیان بەدەستە هەمویان لەو ترسیا دەژین لە ترسی خەڵکا دەژین لە ترسی ئەو نایەدا دەژین لە کابوسی ئەو نایەدا دەژین کە لە کوردستانی ئەمڕۆیان پێک هاتووە هەمویان لەوە دەترسێن شاسوار لەوە دەترسێ زوتنەوەی گۆڕان لەوە دەترسێ ئیسلامیەکان لەوە دەترسن یەکێتی پارتی بەڕادەی جۆراوجۆر لەوە دەترسن هەر هەمووشیان خەریکن کاردانەوە نیشان بدەن و ئەم ترسەی خۆیان بە خەڵک لە خەڵک لەو اعتراضی خەڵک لەو نەخێرەی خەڵک بە شێوەی جۆراوجۆر نیشان دەدات شاسوار بە شێوەیەک نیشانی دەدات زوتنەوەی گۆڕان بە شێوەیەک نیشانی دەدات ئەوەی تر بە شێوەیەکی پاڤێڵ یەکێتی مەسعود بارزانی و خانەوادەی بارزانی بە شێوەیەکی تر لە پایان نیشان واتە ئەوە ترسێکە ڕیشەی لە ئەو واقعەتەدا کە کوردستان کۆمەلگای کوردستان گەیشتۆتە ئاستی ئەوەی کە قەناعەتی بۆ پەیدا کردووە کە ژیانێکی ئازادتر ژیانێکی محتەرەمتر پێڕەویەکی زیاتر بەرەو ژیانێکی باشتر لە چوارچێوەی ئەم دام و دەستگا و دەسەڵاتی ئەم کەمایەتیە دەسەڵاتداری ئەمڕۆ ممکن نییە بۆ پێیە چەند پارتی لەوە ترسێکە ڕێژەی دەنەدان بە پیرەوە نەچوونی ئەم پرۆسەیە لەسەرەوە بێ بە هەمان دەرەجە ئەوانی لەوە دەترسن هەمویان لەوە دەترسن هەمویان خەریکن ئەم فەزایە بشکێنن ئەم ناڕەزایەتیە ئەم نەخێرە گەورەیە بە چۆک دابێنن لە قاڵبی بدەن بیهێن دای بەزێن تا ئاستی ئەو چاوەڕوانی سیاسیانەی کە خۆیان هەیە کە پێویستیانە بۆ بەڕێوەبردن و ئیدارەکردنی ئەو هەلومەرجە سیاسیە ئەو بێمەفیە سیاسی و کۆمەڵاتی کە هەر هەمویان تێیدا شەریکن و هەر هەمویان بەرژەوەندیان لە گەشتنەوەی هەیە بەرژەوەندیان لە ڕاکێشانی تا ئەوپەڕی هەیە پرسیاری بینەرێک دەڵێت کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن ئێستا کاتی ئەوە هەیە لایەنی تازە تاقیب بکرێتەوە ئایا ئەکرێمەوەکو فرسەتێک تەماشا بکرێت هەرچەنە لێرەدا بینەرێکی تر ئەڵێت ئەمە تەنها پروپاگاندەیەکە و خۆشباوەڕی هەوڵە درێت بۆ خۆشباوەڕی پەنادەبرێت بۆ چونی ئەوە لەم بارەوە لەسەر ئەوەی کە ئەمانە وەکو فرسەت ئێستا دەکرێت تەماشا بکرێت لایەنی تازە تاقیب بکرێتەوە فرسەتە بۆ خەڵکی کوردستان بۆی نەخێری خۆی گەورە بکات بۆی سەرڕاستتر بەوانە بڵێ نەخێر بە درۆ و ڕیاکاری و چاواشەکاری ئەوانە بڵێ نەخێر فرسەتە بۆی بڵێ کاکە ئەوە چارەنووسی ئێمە نییە ئێمە مستحقیلەوە زیاترین ژیانی ئێمە مافی ئێمە لە ژیان لەوە زیاترە کە ئێوە بانگەشەی بۆ دەکەن ئەم دێ مافیە قبول نییە ئەم سەرکردی داماویە قبول نییە ئەم کەڵەگاییە بە سەرژیان و گوزەران و ئازادی و خۆشبەختی بەشەریتی کرێکار و زەحمەتکێشەوە قبول نییە ئەمە فرسەتە بۆی خەڵکی کوردستان ژنی کوردستان لاوی کوردستان هەڵسوڕاوانی ڕادیکال و سوسیالیستی بزوتنەوەی ژن هەڵسوڕاوانی سوڕاوان و ڕابەرانی ڕادیکاڵی بزوتنەوەی لاوان بۆ ژیانێکی باشتر ڕابەرانی ڕادیکاڵی کرێکاری ئەم بزوتنەوەیە بەهێز بکەن ئەم نایە ئەم نەخێرە گەورەتر بکەن دەکرێت ئەمە سەرکەوتنێکی سیاسی بۆ خەڵکی کوردستان بۆ کردنی کرێکاری کوردستان بۆ ژن لاوی کوردستان بەوەی کە ئەم نەخێرە بڵێن و ئەم پرۆسەی کڵاو لەسەرکردن و فری و درۆدە لەسەیە ڕەتکەنەوە ئەمە بەشێکە لە ڕەتکردنەوەیکی گەورەتر و بەشێکە لە بزوتن دەتوانێت بەشێک بێ لە بزوتنەوەیکی سیاسی کۆمەڵایەتی هاوچەرخی گەشتبین کە بکرێت لێ چاوەڕوان بکرێت کە خەڵکی کوردستان کرێکاری کوردستان ژنولاوی کوردستان ئەوەی تیا ببینێت کە ببێتەوە بەوەی هاوسەنگی هێزێکی سیاسی گونجاوتر بێنێتە پێشەوە بۆ ئەوەی لە هەنگاوەکانی دواترە ڕابەرانی ڕادیکالتر بێنێتە پێش داخوازی ڕادیکال و چاوەڕوانی ڕادیکالتر لە ژیان بێنێتە پێشتر و لەسەر ئەوە ساسا لەسەر ئەو بنەمایە خۆی ڕێکخاتوانەکانی خۆی ڕێکخا ئیرادەی خۆی ڕێکخا بۆ ئەوەی چارەنووسی سیاسی خۆی لە دەست بگرێت
ئەوانەی کە ئیدعای ئەوەکەن کە فرسەتە ئەوان تاقی بکەینەوە لەسەر چه ئەساسێک ژنی کوردستان دەبێت چێ کۆنەپەرستێکی وەکو ئیسلامی سیاسی تاقی بکاتەوە. بۆچی دەبێت خەڵکی کوردستان بزوتنەوەیەکی پۆپۆلیستی نیمچە ئیخوانی وەکو بزوتنەوەی گۆڕان جارێکی تر تاقی بکاتەوە؟ بۆچی دەبێت ئەو جۆرە بزوتنەوە پوچانە تاقی بکاتەوە کە لە بەرنامەی بۆ سەیری باسی انتخابات دەکەن بەڵام ئێمە گوایە چوونە ناو انتخابات بوون. لایحەکەیان چییە؟ بەرنامەکەیان چییە؟ لەسەر جیای دین لە دەوڵەت دەڵێن چی؟ لەسەر مافە فەردی و مەدەنیەکانی خەڵک دەڵێن چی؟ لەسەر مافی لاوان بۆ ژیانێکی ئازاد دەڵێن چی؟ بەرنامەکانیان چییە؟ هەر لەو کابرا سوێن دەخوا دەڵێ وەڵام من باشتر دەبوون لەوەی تر بەچم عیارێک تۆ باشتری بۆچی تۆ باش لە ڕاستیە خاڵێکی بەهێزیەکێتی پارتی بوونی ئەو جۆرە ئۆپۆزیسیۆن هەیە. یعنی یەکێک لەوانەی کە شانسی داوە بە یەکێتی پارتی کە لەو پرۆسە سیاسیانەدا باشتر تەواو بکەنە سەر خەڵکی کوردستان ئەو جۆرە ئۆپۆزیسیۆنە بێبەندوبار و دواکەوتووە کە لە خودی دەسەڵاتەکە لە زۆر باردە لە خودی دەسەڵاتەکە ئەوەی کە بە حساب ئۆپۆزیسیۆنێتی دواکەوتووترە لە بەرامبەر یاسای لاحقکردنی اقتصادکردنی منداڵان چیان بوو. و ئێستا لە هەولێر مثلا چەندین ڕۆژنامەنووس هەر بە تاوانی ئەوەی کە قسەیان کردووە لە زیندانە چیان وت لە بەرامبەر مەسەلەی یاسای کاری پێشڕۆ کە بتوانێت ئەمنیەتی کرێکار بپارێزێ لە شوێنی کار لە دەستێژی کۆمپانیەکان چیان کرد بەرنامەیان چییە؟ گۆترەکاری نییە بەرنامەکەت بێنە بە خەڵک بۆ ئەگەر من بێمە ئەو دەسەڵاتە بۆ منە یاسای کارەکە دوای دەکەم مافە مەدەنیەکان ئاوا دەپارێزم بەڵام ئەوانە نەکە ئەوە ناڵێن خەریکم تەنانەت تەبلیغاتێکی کۆنەپەرستانەتر لە خودی ئەو دەسەڵاتە بەڕێوە ئەبن کە بە حساب ئۆپۆزیسیۆن نیە شانسیان یەکێتی پارتیکە و جۆرە ئۆپۆزیسیۆنی خوێڕی و پوچیان هەیە کە هیچ ڕەبتێکی نییە لە بەرنامەیدا نییە هیچ دیفاعێکی سەرسەخت جدی لە هیچ مافێکی خەڵکی کرێکار و زەحمەت چێشکا مەسەلەی جیایی دین لە دەوڵەت ئازادی بیر و باوەڕ ئازادی دەربڕین ئازادی پۆڕێخستن یاسای یەکسانی ژن و پیا و پاراستنی ڕۆح و جسمی منداڵ دەست درێژی ئەو دەستگە هەزار سەرەیەی دین و خرافات و دواکەوتوی و کۆنەپەرستی کە لە ئێستا لە کوردستانە تۆڕەکەی فراوان کراوەتەوە گۆترەکاری نییە ئەوە داڵ عەقلی خەڵکەکان کام بەرنامەیان هەیە کە فعلا بە هەر معیارێک تەنانەت پێشکەوتووتر بێ لە ئاغا گەورەترەکانیەت نییانە مطلقاً نییانە بۆیە خەڵکی کوردستان نابێت خەڵکی کوردستان ژنی کوردستان لاوی کوردستان ڕابەرانی کرێکاری و جەماوەری لە کوردستان نابێ و پڵاویان چێتە سەر نا ئەو بزوتنەوەی نەخێرە بزوتنەوەی نەخێرە بە هەموو بەرمەرجە بە هەموو ئەو دەوروبووکانە سیاسیە بە هەموو کۆنەپەرستە سیاسیەکار هەموویە تێیدا بەشدان سفرەیەکە خێزانی کە لەسەر یەک سفرە دانیشتوویەکیان لەو سەرەوە دانیشتووە یەکیان لە تەنیشتەوە دانیشتووە یەکیان لە خوارەوە دانیشتووە هەر هەموویان دەستیان لە ژیان و چارەنووسی خەڵکی لە بەتاڵانبردنی سەرۆت و سامانی کوردستاندا هەیە لە زەوتکردنی دەرفەتی ژیانی ئازاد بۆ خەڵکی کوردستان هەیە بۆیە ئێستا دەرفەتە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش بۆ ژن بۆ لاو بۆ هەر ئینسانێکی ئازادی خواست کە ئەو پرۆسەیە ڕێسوا بکە تووشی شکستێکی سیاسی گەورەتی بکە ئەو شکستە سیاسی ئەگەر ڕوو بدات بێگومان خەڵکی کوردستان کرێکاری کوردستان بزوتنەوەی بەرگری لە مافی ژن لە کوردستان دەستی ئاواڵاتر دەبێ بۆ ئەوەی سۆڕونتر لێبڕاوانەتر بۆ بەرگریکردن لە خۆی بۆ ئەوەی کە چارەنووسی سیاسی خۆی بتوانێت بڕیار لەسەردات دەستی ئاواڵاتر دەکات لەو بابەتەوە. ویستم سەبارەت بە ڕێگە چارە بپرسم بەڵام خۆتان هاتنە سەری بەڵام ئەگەر لە یەک دێردا وەڵام بدەنەوە کە ئەگەر نە ئەم ئۆپۆزیسیۆنە و نە دەسەڵات ڕێگە چاری بەردەم خەڵکی نەبن کەواتە خەڵکی چی ڕێگە چاری تریان لە بەردەمدا هەیە خەڵکی ڕێگە چارەی خەڵکی ئەوەیە لە ئەمڕۆ فەزای سیاسی بە هەر دەرەجێ بە بەحکمی ئەوەی پرۆسەی ئەوەی کە پێ دەڵێن انتخابات بەگەڕکەوتووە و گەرم بۆ ئەوانە خەڵکی بە دەرەجەی یەکەم کرێکار و زەحمەتکێشی کرێکار لە کوردستان بزوتنەوەی ژن لە کوردستان ڕابەرانی هەموو بزوتنەوە
بزوتنەوەی اجتماعی گەورانی کە لە کوردستان هەیە ئەوەیە کە بە دەرەجە یەکەم نەخێر بڵێن بەو حلومەرجە نەخێر بڵێن بەو سناریۆی تڵاو لەسەرکردنە ساختە سیاسی کە ئەمڕۆ بەناوی هەڵبژاردن دەنگدانەوە بەڕێیان خستووە خەڵکی کوردستان بە بایکۆتکردنی بە گۆڕینی بایکۆت بە بسوتنەوەیەکی بەهێزی جەماوەری دەتوانێت هەلومەرجی سیاسی هاوسەنگی هێزی سیاسی بۆ داهاتووی ئامادەتر بکات بۆ ئەوەی بتوانێت باشتر خۆی ڕێکخراوکات بۆ بتوانێت سەرڕاستتر بەرگری لە مافەکانی خۆی بکات بەرگری لە حورمەت و کەرامەتی خۆی بکات بەرگری لە خۆی کات لە بەرامبەر دەستدرێژی قەڵەگایی ئەو هێزانە بەسەرژان و چارەنووسیانەوە دەستەکانی خۆی ڕێک بکات دەستەی نوێنەرایەتی جۆرا دەستەکانی نوێنەرایەتی جۆراوجۆری خۆی ڕێبخات خواستەکانی خەڵکی کوردستان دیارە کوردستانێکی ئارام کوردستانێک کە تیایدا دین لە دەوڵەت چاکرابێتەوە کوردستانێک کە تیایدا یاسای یەکسانی خنوتیا و پیادە بکرێت کوردستانێکی ئازاد مافی دەربڕین تێدا بێت مافی ئازادی دەربڕین تێدا بێت ئەمانە ئەو شتانە کۆمەلگایەکی سەردەمی و کوردستانێکی سەردەمی کە تیایدا خەڵک بتوانێت بڕیار لەسەر چارەنووسی خۆیدا بتوانێت لە چارەنووسی سیاسی خۆی بکات بە پێچوانەی ئەو هەلومەرجە داماویەی کە ئەمڕۆ ئەو بێ ئیرادەی سیاسی گەورەیە کە ئەمڕۆ هێزانە بەسەر کۆمەلگایاندا فەرز کردووە لە ئێستاە ڕێگا ئەوەیە کە ئەم خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێشی کوردستان لە دەوری بانگوازی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چەکی کۆمەلگای کوردستان تۆ ببنەوە و ئەم پرۆسە سیاسی کە ئەمڕۆ بەناوی هەڵبژاردنەوە بەڕێیان خستووە بە شکستی چێشن یەکێک لە هەرێکترین ئەو کارانەی کە هەر ئینسانێکی ئازادی خواست لە دەستوریدایە و لە ئیمکانیدایە بیکە ئەوەیە کە خەڵک بانگوازکە دەوروبەری خۆی بانگوازکە خزم و پسوکار و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی خۆی ئاگادار بکە کە تووشی ئەو تەڵەیە نەبن نسنا ئەو پرۆسە سیاسیەوە ئەم پرۆسە سیاسیە ساختەکاری و گاڵتە جاڕیە ڕەت بکەنەوە. ئیبراهیم حوسێن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. منیش زۆر سپاسان دەکەم ومان بوون. عزیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان هەوڵ دەدەین ئەم شەمێش بەرنامەیەکی تایبەتی تر سەبارەت بە هەڵبژاردنەکان ئەنجام بدەین یان تا شەمە یان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.